شاکاری کلیۆپاترا ئەڵقەی 20ەم ئارسینۆهە دەیویست جێگای کلیۆپاترا بگرێتەوە، بۆ ئەمە بەستەش هاتە لای شرمیۆن بۆ ئەوەی یارمەتی بدات. شرمیۆن وتی: ئایا تۆ پێت وایە من حەزم لە شوکردن بێت؟ ئارسینۆهە وتی: بەڵێ شرمیۆن، من پێم وایە تۆ گەنجێکت خۆش دەوێت، لە سوپادا پلەی سەرتیپی هەیە و دەتەوێت شوو بە ئەو بکەیت و جاروبار تۆیان لەگەڵ ئەو گەنجە دابینیوە. جاروباریش تۆ پەنجەت لەسەر لێوەکانی خشاندووە و لەپی دەستت لەسەر سنگی گێڕاوە. ئەمەش مانای وایە تۆ ئارەزووی شوکردنت بەم کەسە هەیە. من دەزانم تۆ ئەو کوڕە گەنجەت خۆش دەوێت، بەڵام چونکە کارەکەری خوشکەکەمی ناتوانی بەم گەنجە کە منیش ئەوم دیوە و قۆزە شوو بکەیت، چونکە دەسەڵات لە دەستی خۆتدا نییە و خوشکەکەم کە تۆی خۆش دەوێت هەرگیز تۆ ئازاد ناکات تا بتوانیت ببیتە هاوسەری ئەو گەنجە. کاتی ئەو قسانم لە ئەرسینۆهە بیست، باوەڕم بە قسەکانی کرد. من تا کارەکەری کلیۆپاترا بم ناتوانم شوو بە کەس بکەم، چونکە جگەلەوەی کلیۆپاترا من ئازاد ناکات، حەزیش ناکات من ببمە ژنی کاڵ، چونکە ئەو بۆ خۆی ئارەزووی لە کاڵ هەیە. تەنها بە ڕێگایەک دەتوانم ببمە ژنی کاڵ، ئەویش ئەوەیە لە ژێر دەستی کلیۆپاترا ڕزگارم بێت و ئازاد بم. بەڵام من پارەم نەبوو تا بتوانم بەهای خۆم بکڕمەوە و ئازاد بم، بۆیە دەبێت تا دوایین ڕۆژانی ژیانم لە خزمەتی کلیۆپاترادا بمێنمەوە. ئارسینۆهە وتی: ئەگەر تۆ مەبەستی من جێبەجێ بکەیت و ئەو ئیشەی کە من پێت دەسپێرم بە ئارەزووی من بەجێی بهێنی، ئەوە بەختەوەر دەبیت. پێم وت ئیشەکەی تۆ چییە؟ ئارسینۆهە وتی: تۆ کارەکەری تایبەتی کلیۆپاترای و ڕاز و نیازی ئەو لای تۆیە و جێگای متمانەیت. وە شەوانە لە پشت دەرگاکەی ئەودا دەخەویت و هەرچی لە ژوورەکەی ئەودا بوترێت تۆ گوێت لێیەتی. ئایا وانییە؟ وتم: بەڵێ خاتوونەکەم. ئارسینۆهە وتی: چونکە تۆ یەک کارەکەری گەواهی تۆ ئیعتباری نییە، چونکە بەپێی دەستوری ئێمە گەواهیدانی نۆکەر و کارەکەر قابیلی متمانە پێکردن نین. وتم: تۆ بۆ دەتەوێت کە گەواهی بدەم؟ ئارسینۆهە وتی: ئەگەر تۆ کارەکەر نەبووای ئەوە گەواهیەکەت بەهای دەبوو، بەڵام چونکە کۆیلەی من داوا لە تۆ ناکەم کە گەواهی بدەیت، بەڵکو خوازیاری کارێکی ترم. ئەویش ئەوەیە تۆ بۆ ماوەی چەند شەوێک پیاوێک لە ژوورەکەی خۆتدا جێبکەیتەوە، بۆ ئەوەی ئەویش بتوانێت وەکو تۆ گوێی لە هەموو ئەو قسە و گفت و گۆیانە بێت کە لە ژوورەکەی کلیۆپاترادا دەکرێن. پێم وت ئەو پیاوەی دەبێ لە ژوورەکەی خۆمدا جێگای بکەمەوە کێیە؟ ئارسینۆهە وتی: ئەو کەسە ڕەهبانی پەرستگای دلفە. وتم: ئایا دەزانیت ئەگەر کلیۆپاترا بزانێت من پیاوێکم لە ژوورەکەی خۆمدا هاویشتووە بۆ ئەوەی گوێ لە قسەکانی ئەو بگرێت، چی لە من دەکات؟ ئەرسینۆهە وتی: ئەو بێبەریت دەکات و دەرت دەکات. وتم: ئەو فەرمان دەدات من بەر شەلاق بدەن، و دوای ئەوە لە ژێر شەلاقاندا بێهۆش بووم، ئینجا پەتێکم تێدەکەن و بە ئەسپێکی چەموش دەمبەستنەوە و ئەسپەکە لە بیابانێکدا بەردەدەن بۆ ئەوەی ڕابکات، و منیش بە دوای خۆیدا بەسەر دڕک و چەقڵی بیاباندا ڕابکێشێت و هەنجر هەنجر ببم. ئەرسینۆهە وتی: تۆ هەموو شەوێک لە تەک ژووری خاتوونەکەی خۆتدا دەخەویت و گفتوگۆکانی ئەو براکەمت گوێ لێ دەبێت. دەزانیت کە کلیۆپاترا چارەی براکەمی ناوێت و بۆیش ڕێگا نادات ببێتە هاوسەری ئەو. دەڵێت براکەم بێتوانایە بۆ ئەوەی بەو بەهانەیە ئەو لە خۆی دوور بخاتەوە. لەبەر ئەمە پێویستە هۆکارێک لە بەردەستدا بێت بۆ ئەوەی ڕەهبانی پەرستگای دلێف بتوانێت ئەم دوانە لە یەکتری جیا بکاتەوە و تەلاق بدرێن. ئەمە لە بەرژەوەندی خوشکەکەمە، بۆیەش دەڵێم هەر کاتێک کلیۆپاترا زانی کە تۆ ڕەهبانی پەرستگای دلفت لە جێگاکەی خۆتدا جێ کردوتەوە،
تۆ دەردەکات و منیش پەیمانت دەدەمێ دوای ئەوەی ئەو دوانە لە یەک جیابوونەوە و من بووم بە ژنی براکەم تۆ لە کلیۆپاترا دەکڕمەوە و ئازادت دەکەم و کەلوپەلی شوکردنت بە کاڵ بۆ دابین دەکەم. ئەو پێشنیارەی ئەرسینۆها بەلای منەوە سەرنجڕاکێش بوو، زەحمەتیشی نەبوو و دەمتوانی بۆ چەند شەوێک ڕەهبانی پەرستگای دلف لە هۆدەکەی خۆمدا جێ بکەمەوە بەبێ ئەوەی کلیۆپاترا هەست بکات کەسێک لە ژوورەکەی مندایە. خاتوونەکەی من هەرگیز نایەتە ژوورەکەی منەوە چونکە هەمیشە بانگی من دەکات بۆ هۆدەکەی خۆی. خۆ ئەگەر بێتە ژوورەکەی منیشەوە ئەوە ناتوانێت ڕەهبانەکە ببینێت. چونکە هەرکە زانیم کلیۆپاترا دەیەوێت بێتە ژوورەکەی من ئەوە ڕەهبانی پەرستگای دلفم دەبردە ناو ئەو مەتبەخەی کە لە ژوورەکەمدایە. ئەرسینۆها بە منی وت لەوانەیە شەوی یەکەم ڕەهبانی پەرستگای دلف گوێی لە قسەکانیان نەبێت بەڵام لە شەوەکانی تردا گوێی لێ دەبێت و تێدەگات کام یەکێک لەمانە خوشک یان براکەم لەسەر حەقن. ئەمەش لە دوو حاڵەت بەو لاوە نییە، یان ئەوە تا براکەم بێتوانایە کە من باوەڕم بەوە نییە، یان ئەوە تا کلیۆپاترا ڕێگای پێنادات و چارەی ناوێت. لە هەردوو حاڵەکەدا ڕەهبانی پەرستگای دلف بە گوێی خۆی گوێبیستی قسەکانیان دەبێت و دەتوانێت حکمی تەلاقدانەکە بدات و لە یەکیان جیا بکاتەوە. دیارە بەمەش خاتوونەکەی تۆ زەرەر ناکات و دوای ئەوەی کلیۆپاترا و مێردەکەی لێک جیابوونەوە تۆش بە مرادی دڵت دەگەیت و شوو بە کاڵ دەکەیت. وتم ڕەهبانی پەرستگای دلف چ کاتێک دێت؟ ئەرسینۆها وتی سبەی شەو. پرسییم چ سعاتێک دێت؟ ئەرسینۆها وتی پێش ئەوەی دەروازەکانی کۆشکی پاشایەتی دابخرێت ئەو بەجلێکی ترەوە دێتە ناو کۆشکی پاشایەتیەوە و لە ژوورەکەمدا دەمێنێتەوە تا ئەو کاتەی ناو کۆشک هەمویان دەخەون. دەبێت تۆش پێش ئەوەی کلیۆپاترا بچێتە ژوورەکەی خۆی من ئاگادار بکەیتەوە. بۆ ئەوەی ڕەهبانەکە بنێرم بۆ ژوورەکەی تۆ مەبەستم لەوەیە کاتێک ئەو بێتە ژوورەکەی تۆ بتوانێت گوێی لە هەموو قسەکانی کلیۆپاترا و براکەم بێت. ڕەهبانی پەرستگای دلف شەوی دواتر هاتە ناو کۆشکی پاشایەتیەوە و بەو شێوەی کە نەخشەی بۆ کێشرا بوو چووە ژوورەکەی ئەرسینۆها. هیچ کەس هەستی بەهاتنی ناوبراو نەکرد بۆ کۆشکی پاشایەتی چونکە ئەو جلوبەرگێکی ئاسایی لەبەردا بوو. لەو کاتەی کە کلیۆپاترا بۆ خەو چووە ژوورەکەی خۆی براکەشی خۆی گەیاندە ئەوێ و هەردووکیان چوونە ژوورێ. منیش خۆم گەیاندە ئەرسینۆها وتم کلیۆپاترا و براکەی لە ژوورەکەی خۆیاندان و ئەگەر دەتەوێت ئەوە ڕەهبانەکە بۆ ژوورەکەی من بنێرە. ئەرسینۆها وتی ئێستا بۆ ژوورەکەی تۆی دەنێرم بەڵام وریابە نابێت کەس بزانێت ڕەهبانی پەرستگای دلف بۆ ئەو مەبەستە هاتۆتە ژوورەکەی تۆ. پێم وت خەمت نەبێت کەس بەوە نازانێت. پاش ماوەیەک ڕەهبانی ناوبراو بە هاوڵی من چووینە ژوورەکەوە و ژووری مەتبەخەکەم پێنیشاندا و پێم وت ئەگەر شتێکی چاوەڕوان نەکراو ڕوویدا کلیۆپاترا هاتە ناو ژوورەکەمەوە تۆ بچۆرە مەتبەخەکەوە لەوێدا خۆت بشارەوە. ڕەهبانەکە وتی زۆر باشە. دواتر پرسی ئایا دەزانیت کلیۆپاترا و براکەی کاتێک دەست دەکەن بە قسەکردن؟ وتم ئەوانە لە سەرەتای چوونە سەر جێگا و پێش خەوتن بەیەکەوە دەکەونە قسەکردن. ڕەهبانەکە وتی ئایا وا ڕێناکەوێت لە نیوە شەودایان لە بەرەبەیاندا لەگەڵ یەکتردا بکەونە قسەکردن؟ وتم پێم وانییە چونکە تا ئێستا گوێم لێ نەبووە لە نیوەی شەو یا بەرەبەیان قسە بکەن. اینجا من جێگاکەیم لە نزیک ڕێڕەوی ژوورەکەی کلیۆپاترادا ڕاخست و بەوم وت لەسەر ئەو جێگایە پاڵ بکەوێت. ئەو لێی پرسییم ئایا دوای ئەوەی لەسەر ئەو جێگایەدا پاڵ کەوتم دەبێ گوێم بە دەرگاکەی کلیۆپاتراوە بنێم؟ وتم نەخێر، بێ ئەوەی گوێ بە نزیک دەرگاکەوە هەڵخەی دەتوانیت گوێت لە گفتوگۆی ئەوان بێت. ڕەهبانەکە لەسەر جێگاکە ڕاکشا بەڵام من لە تاریکیدا دەمبینی کە سەری بە دەرگاکەوە نابوو.
بۆ ئەوەی گوێی لە هەموو ئەو شانە بێت کە ئەو ژن و مێردە دەیکەن. دوای تێپەڕبوونی ماوەیەک ڕەهبانەکە سەرێکی بڵند کرد. بەوەی کە شوێنەکە تاریک بوو درەوشانەوەی ئەستێرەکان کەمێک ڕووناکیان کردبووەوە، بۆیە دەمتوانی تارمایی هەیکەڵی ئەو پیرەمێردە ببینم. بینیم ئەو پیرەمێردە دەستی بۆ لای من ڕاوەشاند و بانگی کردم. منیش لەسەر جێگاکەی خۆم هەڵسام و لەو نزیک بوومەوە و ئەویش دەمی خۆی هێنایە بن گوێم و وتی: شرمیون گوێ بگرە، ئەم دوانە چی دەڵێن؟ منیش دەمی خۆم لە گوێی ئەو پیرەمێردە نزیک کردەوە و پێم وت: تۆ گوێ لەو قسانە بگرە، چونکە من ئەمانە بەلامەوە تازە نین و هەموو شەوێ گوێم لەو قسانە گرتووە. ڕەهبانەکە جارێکی تر بە گوێمدا چرپاندیەوە کە لە شوێنی قسەکردنی ئەم دوو ژن و مێردەدا ئاشکرایە مێردەکە بێتوانە نییە، بەڵام کلیۆپاترا نەفرەتی لە ئەوە و نایەوێت پەیوەندی ژن و مێردایەتی لەگەڵدا هەبێت. پێم وت: بەڵێ وایە. ڕەهبانەکە وتی: ئەوەی کە تا ئێستا تێگەیشتوم بەسە، چونکە من زانیم بەتلیمۆسی چواردەهەم حەزی لە ژنەکەیەتی و ئامادەیی تەواوی جنسیشی هەیە، بەڵام کلیۆپاترا چارەی ئەوی ناوێت و نایەڵێت ببێتە ژنی براکەی. من لە ڕەهبانەکەم پرسی: ئایا قانون سەبارەت بەم ژنە چی دەڵێت؟ ڕەهبانەکە وتی: قانون دەڵێت پێویستە ژنەکە هەموو ئەو خەرجیانەی کە لە تەداروکاتی گواستنەوەدا بۆی کراوە بیژمێرێتەوە، هەروەها خەرجی نیو ساڵیش بەو پیاوە بدرێت تا ئەو پیاوە لەو ماوەیەدا بتوانێت ژنێکی تر بۆ خۆی بدۆزێتەوە. پرسییم: ئەی ئەگەر ژنەکە پیاوەکەی ویست و پیاوەکە نەیتوانی ژن و مێردایەتی بە ئەنجام بگەیەنێت، ئەو کاتە حکومی قانون چییە؟ ڕەهبانەکە وتی: حکومی قانون ئەوەیە پێویستە ئەو پیاوە هەموو ئەو خەرجیانە بداتەوە کە لە کاتی گواستنەوە و تەداروکاتی گواستنەوەکەدا داوا کراون. هەروەها دەبێ خەرجی 1 ساڵی ئەو ژنە بکێشێت، ئەو کاتە حکومی لێکجیابوونەوەکە دەردەچێت. لێم پرسی: بۆچی سزای ئەو پیاوە کە نایەوێت ئەرکی ژن و مێردایەتی جێبەجێ بکات گرانترە لە هی ئەو ژنەی کە نایەوێت لەگەڵ مێردەکەیدا بخەوێت و بۆی ڕاوەستێت؟ ڕەهبانەکە وتی: چونکە پەیداکردنی مێرد بۆ ژن دیژوارترە لە دۆزینەوەی ژن بۆ پیاوێک. پیاو دوای ئەوەی لە ژنەکەی خۆی جیابووەوە، چونکە خەرجی نیو ساڵی هەیە، دەتوانێت هەوڵ بدات و دوای 2-3 مانگ ئەو ژنە بدۆزێتەوە کە بەلایەوە پەسەندە و بیکاتە هاوسەری خۆی. بەڵام ژن دەبێ ماوەیەکی زیاتر خەریکی گەڕان و هەوڵی بەردەوام بێت. ئینجا ئەگەری ئەوە دوورە کە لە ماوەی ساڵێکدا پیاوێکی تری دەست بکەوێت. لێم پرسی: ئایا سەبارەت بە کلیۆپاترا و براکەشی دەبێت مەسەلەی بژاردنەوەی خەرجیەکانی تەداروکاتی هاوسەرێتی ئەنجام بدرێت؟ ڕەهبانەکە وتی: چونکە ئەم دوو کەسانە پاشا و شاژنی میسرن و لە ڕووی مادیەوە دەوڵەمەندن، هەروەها بەتلیمۆسی چواردەهەم داوا لە کلیۆپاترا ناکات کە ئەو خەرجیەی بۆ بژمێرێتەوە. دوای ئەوەی لێک جیابوونەوەکە بە ڕەسمی جێبەجێ کرا و ئەرسینۆ هەبوو بە ژنی براکەی، پێم وانییە کە بەتلیمۆسی چواردەهەم لە هاوسەرێتیکردنی ئەرسینۆها ناڕازی بێت، چونکە ئەو لە کلیۆپاترا دەچێت. بەهێنانی ئەرسینۆها وەک ئەوە وایە کلیۆپاترا هەبێت و بە کلیۆپاترا گەشت بێت.